ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم، ئاگرگرتنی دارستانەکانی چاڵابەی ماهیدەشت، کۆکردنەوەی زیاتر لە 1000 واژۆ بۆ هەڵوەشانەوەی حوکمی سێدارەی شەریفە موحەممەدی، ناڕوونی چارەنووسی دوو هەوڵاتی دەست بەسەرکراو لە شاری مەهاباد و کۆبوونەوەی کرێکارانی دارەی کارەبا لە ڕێکخراوەی داری و ئیستیخدامی ئێران لە ئەران. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی دووشەمە سەی خەرمانان میلاد تەبەت، کۆڵبەری تەمەن 27 ساڵ و خەڵکی گوندی گێڵە سەر بە شاری مەریوان بە تەقەی هێزەکانی ڕژیم لە ناوچە سنووریەکانی تەتە لە هەورامان بریندار بوو. بە پێڕاپۆرتەکان هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بەبێ ئاگاداری تەقیان لە گروپێک لە کۆڵبەران لەو ناوچەیە کردووە و بەهۆیەوە ئەم هاوڵاتیە بەسەختی بریندار دەبێت و پاشان ڕەوانەی نەخۆشخانەی کەوسەر لە شاری سنە دەکرێت. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی سیاسەتە دژەمرۆیەکانی کۆماری ئیسلامی لە ئاس خەڵکی کوردستان، لاوان و جوانان بەهۆی خراپی دۆخی ژیان و معیشەتیان ڕوو لە پیشەی کۆڵبەری دەکەن و بەهۆیەوە تا ئێستا سەدان کەس بە تەقەی هێزەکانی ڕژیم، تەقینەوەی مین، سەرما بردووی یان کەوتنە خوارەوەیان لە بەرزایەکانەوە گیانیان لەدەستداوە و یاخود بریندار بوون. ئاگرگرتنی دارستانەکانی چەڵابەی ماهیدەشت. ڕۆژی ڕابردوو بەرزایەکانی ناوچەی چەڵابەی ماهیدەشت بەهۆی ڕووداوێکی نادیار ئاگری گرتووە و ژینگە پارێزان و خەڵکی ناوچەکە لە هەوڵی کوژانەوەی ئاگرەکەدان. بە پێ وێنانەی بەدەستمان گەیشتووە ڕووبەرێکی زۆر لە دارستان و سروشتیە و ناوچەیە بەهۆی ئاگرەوە لە ناوچووە و هێشتا ژینگە پارێزان و خەڵکی و ناوچەیە نەیانتوانیوە بە چاواوی ئاگرەکە بکوژێنەوە. جێگای ئاماژەیە ڕژێمی کۆماری ئیسلامی تاوەکو ئێستا تەنانەت تیمێکی فریاگوزاریشی ڕەوانەیە و ناوچەیە نەکردووە. کۆکردنەوەی زیاتر لە 1000 واژۆ بۆ هەڵوەشانەوەی حوکمی سێدارەی شەریفە موحەممەدی. لە ڕۆژانی ڕابردوودا زیاتر لە 1000 چالاکی مەدەنی بە کۆکردنەوەی واژۆ خوازیاری ئازادی و هەڵوەشانەوەی سزای سێدارەی ئەو بەندکراوە بوو. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە شەریفە موحەممەدی پاش تێپەڕکردنی زیاتر لە 20 مانگ دەست بە سەرکرانی نایاسایی بەهۆی چالاکیە ئاشتی خوازیەکانیەوە ئەم حوکمەی بەسەردا سەپێنراوە و پێویستە دەست بەچێ ئەو حوکمەی هەڵبۆشێتەوە و ناوبراو ئازاد بکرێت. جێگای ئاماژەیە ئەو بەندکراوە سیاسیە لە کاتی دەست بە سەرکردنیدا لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی و هەروەها مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و سەرەتایی ترین دەرمانەکان کە پێویستێتی بێبەش کرابوو. ناڕوونی چارەنووسی دوو هەوڵاتی دەست بە سەرکراو لە شاری مەهاباد. خدر ڕەسوڵی و کچەکەی کلارا ڕەسوڵی هاوڵاتیانی خەڵکی شاری مەهاباد پاش تێپەڕبوونی زیاتر لە 48 ڕۆژ بەسەر ماوەی بەندکرانیاندا هێشتا چارەنووسیان دیار نییە. ئەو دوو هاوڵاتیان لە ڕێکەوتی نۆزدەی پوشپەڕی ئەمساڵ لەلایەن هێزەکانی دارەی دەسەڵاتی شاری مەهابادەوە بەبێ بەڵگەی قەزای و بە توندوتیژیەوە دەست بەسەر و پاشان ڕەوانەی گرتوخانەکانی داری دەسەڵات کران. جێگای ئاماژەیە سەرەڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیشیان لەسەر دۆخی تەندروستی و هەروەها شوێنی ڕاگرتنیان هێشتا هیچ زانیاریەک لەبەردەستدانیە. گیان لە دەستدان و برینداربوونی هەشت کرێکار. لە ڕۆژانی ڕابردوودا هەشت کرێکار لە شاری بابل بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار و هەروەها بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تەندروستی کرێکاران گیانیان لەدەستدا و کرێکارێکی دیکەش لە شاری قوم بە سەختی بریندار بووە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 7 کرێکار کە 3 کەسیان ژن و 4 کەسی دیکەشیان پیاو بوون بەهۆی ئاگرگرتنی چەند واحدی پیشەسازی لە جادەی بابل بۆ قایم شەهر تووشی ڕووداوی کاربوون و بە سەختی بریندار بوون. هەروەها کرێکارێکی دیکە لە شاری قوم بەهۆی نەبوونی ئەمنیەتی شوێنی کار گیانی لەدەستداوە. جێگای ئاماژەیە ساڵانە بەهۆی بایەخنەدانی ڕژێم و بەرپرسان بە ئەمنیەتی کرێکاران
ئامارێکی زۆر لە هاوڵاتیان گیان لەدەزەدەن و بریندارە بن. بەڵام نەک تەنیا دۆخی پیشەی کرێکاران باشتر نابێت، بەڵکو ڕۆژ بە ڕۆژێش خراپتر دەبێتەوە. کۆبنەوەی خوازیارانی مەسکەنی میلی لە چوارمەحاڵ و بەختیاری. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی میلی لە پارێزگای چوارمەحاڵ و بەختیاری بەهۆی وەدینەهاتنی داخوازیەکانیان لە بەردەمی دارەی گشتی ڕێگەوبانێ و پارێزگایە کۆبوونەوە. باشداربوانی ئەو کۆبوونەوەیە بە وتنەوەی دروشم و بەرزکردنەوەی پلاکار دژ بە پێنەدانی خانوەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە و خوازیاری وەدیهاتنی داخوازیەکانیان پێڕاگەیشتنی دەوڵەت لەسەر تاوانەکانی بەرپرسانی ئەو پرۆژەیە نەمانی گەندەڵی سیستماتیک و خواردنی پارەی خەڵک و هەروەهاش بایەختانی ڕژیم بە کێشەی نەبوونی خان و بۆ هاوڵاتیان بوون. ناڕزایەتی خەڵک لە نەجەفابادی ئیسفەهان. ڕۆژی سێشەمە شواری خەرمانان کۆمەڵێک لە دانیشتوانی شاری نەجەفابادی ئیسفەهان دژ بە خراپی دۆخی ژیانیان لە بەردەمی دارەی کارەبای ئەو شارە کۆبوونەوە. بەشداربووان بە وتنەوەی دروشم ئاماژەیان بەوە کرد کە کۆماری ئیسلامی بایەخ بە داخوازیەکانی خەڵک، دۆخی ژیان و معیشەت، ڕیفاه و ئەمنیەتی ژیانی شارە پراوێزخراوەکان و تەندروستی هاوڵاتیان نادات و بە تەنیا لە هەوڵی سەرکوت و بێدەنگکردنی ناڕزایەتیەکاندایە. جێگای ئاماژەیە پاش شەڕی 12 ڕۆژەی کۆماری ئیسلامی و ئێران تەنانەت شارە پراوێزخراوەکانی کوردستان و ئێرانی کە بە جۆرێک تووشی قەیرانی ئاو کارەبا کردووە و ڕژێمیش توانای چارەسەرکردنی کێشەکانی نییە. کۆبنەوەی کرێکارانی ئیدارەی کارەبا لە ڕێکخراوەی ئیداری و ئیستیخدامی ئێران لە ئەران. بەیانی ڕۆژی سێشەمە شواری خەرمانان کرێکارانی ئیدارەی کارەبا دژ بە وەدینەهاتنی بەڵێنی بەرپرسان و هەروەها سەختی پیشەی و خراپی دۆخی ژیانیان با کۆبوونەوە لە بەردەم ڕێکخراوی ئیدارەی و ئیستیخدامی گەشتی ناڕزایەتیان دەربڕی. بەشداربووان ئاماژە بەوە دەکەن کە لە مانگەکانی ڕابردوو لەلایەن بەرپرسانەوە مەرەخەسیان پێ نەدراوە و ئەمەش بووە بەهۆی دوورکەوتنەوەیان لە بنەماڵەکانیان و دۆخی تەندروستیشیان لە مەترسیدا. ناڕازیان لە کۆبوونەوەکەدا خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها بایەختان بە ژیان و معیشەتیان بوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە دوایین هەواڵ. ڕۆژی سێشەمە چواری خەرمانان بەندکراوان بە مانگرتنیان لە 50 زندانی ڕژیم لە کوردستان و ئێران بەردەوامیان بە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارەدا. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ لە 83مین هەفتەی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە بەنەماڵی بەندکراوانی سیاسی بەشداریان لەو هەڵمەتەدا کردووە و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێداری هەموو بەندکراوان، ئازادی زیندانیانی سیاسی و هەروەها پێدانی مافی مرەخەسی، دەستڕاگەیشتن بە پارێزەر و هەروەها پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بۆ زیندانیان بوون. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش، هەر شاد.